دوای زیاتر لە هەفتەیەک لە ڕاگررتنی هەناردەی نەوتی خاوی هەرێم، دوجار حکوومەتی هەرێم و ناوەند ڕێکەوتنێکیان لەسەر دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم ڕاگەیاندەوە. بە بڕای شارەزایانی ئابووری، حکوومەتی هەرێم لە ئابووری سربەخۆش شکستی هێنا و نەیتوانی خۆژێنی بەڕێوە ببات. دەژڵێن ڕادەستکردنەوەی مەلەفی نەوت بە ناوەند بژاردە دروستەکەیە کە سوودی گشتی هاوڵاتیان و موچەخۆرانی تێدایە. ئەو ململانە و ئەو ڕێکنەکەوتنی سیاسی و شتیواکەوە کە ئێستا ئەم دقایە لە بینی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم لەگەڵ بەغایە ئەگەری ئەوەیە کە ڕێک بکەونیان نەکەون و پارە بنێردرێت نەنێردێت، ئەو بابەتە نامێنێ ئیتر هەر لە ڕێگەی بەغاوە پارەکە ئەنێردرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دابەشیەکە. ئەوە خاڵێکی زۆر گرنگە. واتە لێرە بژێوی ژانی خەڵک لە ڕووی مادیەوە لە ڕووی داراییەوە تا ڕادەیەکی زۆر دڵتەمینی ئەبەخشرێ بە خەڵکە ئیتر موچەکە لە کاتی خۆی بدرێت هاوشێوەی ئەوەی کە لەگەڵ فەرمانبەرانی ناوچەکانی تری عێراق ئەگوزەرێ ئێستا ئەم دەقێت. لە 9 ساڵی ڕابردوو سەرباری هەناردە و فرۆشتنی نەوتی خاوی هەرێم زۆر کات کێشە و گرفتی کەمی داهات بەرەوکی بەرپرسانی باڵای هەرێمی دەگرت و هانا دەبرا بۆ ڕێکەوتن لەگەڵ ناوەند و ناو بەناو شاند و بەرپرسانی هەرێم دەگەڕانەوە بەغداد. ئەمە جگەلەوەی لەو ماوەیەدا پرسی لێبڕین و پاشکەوتی موچە و کامبوونەوەی پرۆژەی خزمەتگوزاری و نەمانی دامەزراندن بووە بەشی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم. ئیتر هەرێمی کوردستان ناتوانێت تەحەکومە نەوتی خۆیەوە بکە بە هەر کڕیارێک بیفرۆشێ بیەوێ بیفرۆشێ ڕاستەوخۆ، بەڵکو سۆمۆ کۆنتترۆڵی فرۆشی نەوتی هەرێمی کوردستانەکە و کۆنتترۆڵی داهاتی نەوتی هەرێمی کوردستانش هەر لە دەسەڵاتی فیدراڵی عێراقە بێ. هەرێمی کوردستان ئەو بەڕەپاری لە نەوتەوە دەسیەکەوێ ئەگەر بەپێی قانونی بودجێ عێراق ئەو پشکەی بۆی دیاریکە، ئەگەر پشکەکەی تەواو کرد مانگانە ئەوە نور عەلەنە، ئەگەر تەواوی نەکرد عێراق داهاتی سەرباری بۆ نێرواتە بەشە پشکەکەی خۆی بۆ تەواوەکە. عێراق لە ساڵی 2015ەوە لە دادگای نێوبژیوانی پاریس سکاڵای لەسەر تورکیا تۆمار کردبوو بەهۆی ڕێگەدان بە فرۆشتن و ڕۆشنە دەرەوەی نەوتی هەرێم. ئەو دادگایە لە کۆتایی مانگی ڕابردوو بڕیاری کۆتایی لەسەر ئەو پرسەدا کە لە بەرژەوەندی عێراق بڕیاری ڕاگررتنی نەوتی خاوی هەرێمیدا و تورکیا پابەندی خۆی بە بڕیارەکەەوە نیشاندا و بڕیارە بۆ لە مەودا نەوتی هەرێم لەژێر ڕکێفی کۆمپانیای نیشتیمانی بە بازارکردنی نەوتی عێراقدا بێت کە بە سۆمۆ ناسراوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.